وڵا ئەنفالێترە و ئەمانەوێ هەموو دەوڵەتەکان پێێتە جوای لەسەرمان و نابێ هەتاکەی زڵم و زۆرداری ئەمە لەژێ زڵم دەرناچین. تورکیا بۆ جومەکە بۆیان بۆ تێتە خاکی کوردستان و تا داوێتی لە پشتلێمانی ئەی ماڵ و مناڵی خەڵکشتی هاوارا بێتەوە بەم ڕەمەزانە ئەی خەڕوو لە کوێ بکە گەرمایە خوا قبوڵەکەوا لەو خەڵکاکەن ئەبێ هەموو شوێنە بێتە جوال لەسەرمان بە فیعلەن خۆی وتێتی من تاکو و مووسڵ و کەرکووک و هەولێرە گرمەوە نابێ ئەبێ بە هەموو شوێنێ هاوارکە بۆ ئەو دەوڵەتانە بشکێم خوایە بێنە جواب لەسەرمان و با نێلن بێ وەڵا نابێ ئێمە داوا لەیرەوە داواکەنە سەرۆکی هەرێم نابێت شتی وا نابێ ببێ و نابێ هاوکاری دوژمن بک بۆ گیان فەقیر و هەژار و داوایەکەین لە هەموو شوێنەکە و هێزە نەخاتە تەگەوان و هاوکاریان نەکا بۆ هاوکاریانەکە ئێمە کوردێک و ئەو تورکیا تورکەی حەزی لە کورد بووە تورکیا دوژمنی کورد بووە وەڵایە من خۆم وەک نوێنەری ئەنفال داواکارم یعنی هەر هەمومان ئێمە هەر هەمومان لە هینی هەمویان و قساکەم هەر هەمومان هەموو کەسێ نیگەرانە و پێی ناخۆشە ئەوەی کە هجوومە کاتە سەری هەر بسڵمانەوەکو ئێمە و ئێمە چۆن هاوارە بووین و دەروە دەربووین و ئەوانشیانی سەوالی کردو بەم هاوینە و بەم ڕەمەزانە ڕوو لە کوێ بکەن و بۆ کوێ بچن و ئەی خوا قبوڵەکات تۆ پوتیارە لەسەر نەتوانی ئیسراحەتکەی چی بکەی وەڵڵا داواکارم لە وڵاتانە داواکارم لە عێراق داواکارم لە هەموو شوێنێم هێرشە ڕاگر و دەریکەنە خاکی خۆمان و یخۆ پەکەکە نەبووایە ئیسەکەنە ئێمە لەژێر دەست تیرۆرسا بووین پەکەکە تیرۆر پەکەکە بۆ تیرۆرسا ئەگەر تیرۆرس وایە مەسعود بەرزانی خۆی بەخوا پیشانیدا لە کەناڵەکە دوێنێ پێ پیشانیدا خۆی ناچوە لە قەلیلە هەی وەرە هاوارمانەوە کورد لە هەموو شوێنێ لە ئێران بێ لە توران بێ لە بەغا بێ لە بەسرا بێ لە شوێن بێ ئەبێ کوردی یەکێتی بە قەوەتی و پشت یەکتری بگرێ نەک پشت یەکتری بەردا و بۆ دوژمن سەرداخا پشت لە خۆمان بکەینەوە غایەنەتیە نابێت شتی وا هەر نابێ و نەکراوە هەرە بێ کوردێکێتی بە قەوەت بێ چۆنە بێ میسەم لە بن دنیایەکی جوێنێ بە کوردێ بدا پێم ناخۆشە هاقەیە هەر هەمووی بە یەک دەنگ هەڵسی فەرقی تێدراوە لە سلێمانی دوێنێ سلێمانی ئێمەنی ئێمە هەموو کەس و کارمان لە سلێمانیە دراوە لە پشت سلێمانی وێنی تێدەنا سلێمان شدا لە هەولێریش وەڵڵا ئەگەر بە خۆیان بزان وا بەتەمای هەولێر و بەتەمای کەرکووک و مووسڵە ئەگەر بە خۆیان بچنەوە زوو فریای خۆیان کەوت کورد دەستکێشی بۆ نەکاو نەڕوا لەگەڵی قەسەم بەخوای سێژ ناجەحەت ناهێنی بەس بەخوا کورد ئێمە غایەنین ئێمە پیسینە ناو خۆمانە ئێمە 100 جار بووینە حکومەت و تاواینەوە لەبەر غایەنەتی خۆمان ناوەڵا تورک بێتە ناومان بە کوردیش قسە بکەین زمانمان نەبڕێ های وەڵا ئێمە خۆمان ئێمە گوێمان لەوە نییەوە تا کەرکووک چەند ساڵە لەنا عەرەب و تورکمان ئاژێ وەکو براژێ ئێمە کورد باشە کورد دڵی فەرەوانە بەس تورکمان نییە وەڵا هەر هەمووی هەڵسێ با خۆپیشاندان بکە هەمووی خۆپیشاندان کە بە ئەم تورکە بگەڕێت و نەمانگەێت تورک گەلێ پیسە تورک وەختی خۆی زەمانەی زوو تورک لەناو بووە تورک گەلێ پیس بووە وەڵاهی هێشتا سەدام حوسێن گەلێ لەم باشتر بوو ئەو ئەمانی کرد و ئەنفارمانیە کرد بەس ئەم بە تۆپ و تەیارەی قورس و بە کیمیا و بە هەموو شتێ دەست ناپارێزێ خوا چ قبوڵەکە ماڵ و مناڵی خەڵکە فەوتێنێ خەڵک هاوارە بووە خەڵمە ڕووماڵاتی نازانی چ لێ بکە بڕۆ هەزار سونوقە هەنگ بەو شاخەوە بەچاو خۆم دیم سوتا بوو خوا قبوڵەکە وای لێکەن ئەوە چ قانونیەکە ئەوە بێ زمانە ئەردۆغان وەڵا ئەردۆغان کوێرەوە کورد نەدینی نابەخوا بێتە ناومانەوە بخوا کورد هەر نایێنی هەر